ئەنجا دووهەم کاریگەری و شوێنەوارە خراپەکانی تووڕەیی و تووڕەبوون لە ڕووی تەندروستیەوە چین بۆ ئینسان. لە توێژینەوە زانستیەکان زانایانی بواری زانستی ئەوەیان ئاشکرا کردەوە، ئەوەمان پێ دەڵێن کە لە ڕاستیدا لە ڕووی تەندروستیەوە زۆر جاران جەڵدەی دەماغ بەهۆی تووڕەییەوە لە ئینساندا ڕوو دەدات و پەیدا دەبێت، سەر هەڵدەدات. و هەروەها قوڕعی مەعیدە، وەستانی گورچیلە و بەتایبەت کۆڵۆن کە ئینسان تووڕە دەبێت و خەفەتی هەیە، لایانی قۆڵۆن و نەخۆشی قۆڵۆنی بەرز دەبێتەوە. و هەروەها نەخۆشی شەکرە و چەندان نەخۆشی دیکە زانایان پێمان دەڵێن بەهۆی تووڕەبوونەوە لە ئینساندا سەر هەڵدەدەن. کەواتە خوای پەروەردگار کە نەهی لەم سیفەتە کردووە، پێغەمبەر نەهی لێ کردووە، ئەگەر ئینساندان بە خۆیدا بگرێ دڵی مطمئین بێ باشترە، لە ڕاستیدا حەکیمی خوای پەروەردگار و بەرزی ئەو دینەمان بۆ دەردەکەوێت کە بۆ جەستە و سیحەتی ئینسان ئەو تووڕەبوونە کە نەهی لێکراوە لە شەرعدا چەندە زەرەر و زیانی هەیە. بەڕێزان، ئەنجا سێهەمینیان زەرەر و زیان و شوێنەوار و کاریگەریە خراپەکانی تووڕەیی لە ڕووی نەفسیەوە چییە بۆ ئینسان؟ بەڕێزان، لە ڕووی زانستیەوە زانایان پێمان دەڵێن کە لە ڕووی دەرونیەوە ئینسان هەمیشە کە